ڕۆژانەی ڕابردوو لەگەڵ بەڕێزان سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێواز فایە، سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی، جێگیری ئەنجومەنی وەزیران قوبات تاڵەبانی داوای کردووە ڕێز لە مافی کاری ڕۆژنامەنووسی بگیرێ و یاساکانی ڕۆژنامەگەری و زانیاری جێبەجێ بکرێن. ڕێز لە سەروەربوونی یاسا بگیرێ و کۆتایی بە دیاتەی دەربازبوون لە سزا بهێنرێت. ڕێز لە مافی ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندانی ئاشتی خوازانە بگیرێت و بەشداربووانی ڕاپێچی زیندان نەکرێن. بەڵام داتاکانی سەنتەری میترۆ پێمان دەڵێت کە جارێ ڕەوشەکە باش نییە و پێویستی بە گۆڕانکاریە. خات و هەژان خالید توێژە لە سەنتەری میترۆ داتاکانی پێشێرکاری و ڕاستپاردەکانتان بە زمانی کوردی پێشکەشەکە. خات و فەریان بۆ نوێنەری کەناڵە عەرەبیەکان با هەردووکیان بفەرموون. سڵاوتان لێبێ ئامادەوانی بەڕێز. ئێستاش من داتاکانی سەنتەری میترۆتان پێشکەش دەکەم کە بۆ ساڵی 2022 ئەو پێشێرکارانە دەخاتە ڕوو کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندا ئەنجام دراوە. بەڕێزان، لە ساڵی 2022دا 431 پێشێرکاری بەرامبەر 301 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام دراوە بەم شێوەی خوارەوە. ڕێگریکردن 195، زەوتکردن و شکاندنی کەلوپەری ڕۆژنامەوانی 68، هێرش و هەڕەش و سوکایەتی 46، دەست بەسەرکردن و بەبێ بڕیاری دادگا 64، دەستگیرکردن بە بڕیاری دادگا 4، لێدان و برینداربوون 26، داخستنی نووسینگەی کەناڵ 1، هێرشی موشەکی 2، هەڵکوتانە سەر ماڵی ڕۆژنامەنووس 3، هێرشی ئەلکترۆنی 6، پڕکردنەوەی بەڵێننامە 16. بەڕێزان، سەنتەری میترۆ جەخت دەکاتەوە لەوەی ئازادی کاری ڕۆژنامەگەری، مافی گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری و دەستەبەرکردن و بڵاوکردنەوەی بە شێوەیەکی ئازاد، هەروەها ئازادی بیرروڕاو ڕادەربڕین خۆپیشاندانی مەدەنی ئاشتی خوازانە بەپێی یاسای نێودەوڵەتی و ناوخۆ پارێزراوە. لێرەشدا وەک سەنتەری میترۆ دەمانەوێت چەند ڕاستپاردەیەک بخەینە ڕوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. یەکەم، داوا لە حکوومەتی هەرێم دەکەین فەرمانبەرانی فەرمانگەکانی حکوومەت بەپێی یاسای ڕۆژنامەگەری و یاسای مافی بەدەزێنانی زانیاری پەیوەندیان لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن ڕێک بخەن، بربەز نەخەنە بەردەم کارەکانیان. دووەم، سەبارەت بە کەیسەکانی تایبەت بە بڵاوکردنەوەی وەک نووسین، ڕەخنە، تەنز، وێنەی کاریکاتێر و بەدواداچوون ڕاپۆرتی بنکۆڵکاری جگە لە پۆلیس هیچ دەستگایەکی ئەمنی بۆی نەبێت ڕۆژنامەنووس بانگ بکات، ئەویش تەنها بە فەرمانی دادوەربێت. سێەم، ڕێگە نەدرێت فەرمان و بڕیاری هیچ وەزارەتێک جێگەی بڕگەکانی یاسای ڕۆژنامەگەری بن لەسەر بنچینەی ئەوەی کە بڕیار و فەرمانی وەزارەتەکان کە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری و بەدەزێنانی زانیاری بن هێزی یاساییان نییە. چوارەم، نەبوونی مۆڵەتی ڕسمی گرتبوونەوە کۆنگرەی ڕۆژنامەگەری ڕێپێوان خۆپیشاندان ئاهەنگی سەر شەقامەکان یان هەر چالاکیەکی گشتی نەکرێنە پاساو بۆ ڕێگریکردن لە ڕووماڵی ئەو چالاکیانە. پێنجەم، راپۆرتەکانی ڕێکخراوە بیانی و ناوخۆییەکانی داکۆکیکار لە مافی ڕۆژنامەنووسان و مافەکانی مرۆڤ کە تایبەتن بە پێشێرکاری و لادان لەلایەن حکوومەت و پەرلەمانەوە بە هەند وەربگیرێن و لە جیاتی وەڵامدانەوە و ڕەتکردنەوەی کار لەسەر نەهێشتنیان بکرێت. شەشەم، بەرپرسانی حکومی و حیزبی ڕەخنە قبوڵ بکەن و وەک سەرچاوەیەک بۆ باشترکردنی کارەکانیان لی بڕوانن. داوا لە هەمووان دەکەین لە کاتی بوونی کێشە لە نێوان ئەوان و ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن پەنا بۆ دادگاکان بەرن. حەوتەم، لە دادگاکاندا دادوەری تایبەتمەند بە کێشەکانی بڵاوکردنەوە دەستنیشان بکرێت. هەشتەم، لە پێدانی زانیاری و ئامادەبوون لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی و ئەو ڕووداوانی بەهای هەواڵیان هەیە جیاوازی نەکرێت لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن. بەڕاستی ئەو ئامارانی کە ئەمڕۆ پێشکەش کرا من هەستەکەم کەم و کوڕیکان چیە هەستەکەم
زیاترە خۆشیان وازامدانیان بەوەنا کە پێشەلکارەکان زیاترە لەوانەیە هەندێک کەسێ نەهاتووەش کات لە سنتەری میترۆ ڕوبەڕووی لەوانەیە ڕوبەری تونند و تیژی کرابێتەوە نەهاتووە سنتەری لەبەرەوە هەستەکەم پێشەلکارەکان زیاترە بۆ یاسا هیچ یاسایەک نییە لە وڵاتی ئێمە هیچ حەز ناکەم هیچ یاسایەکە بێت تا ئێستا ئەوە چەندەها ساڵە ڕۆژنامەنووس تعزی بەدرێ ڕۆژنامەنووس سجن نەکرێ ڕۆژنامەنووس کەلوپەری ئەشکێت ڕۆژنامەنووس لێ ئەدرێ تا ئێستا هیچ یاسایەک نەبووە ئەوە بەسیترینش لە بەردەممانە ئەوەی بەدینانە کە لەگەڵ ئەوەی شاکە زیندان تعزی بەدرێن جا لەبەرەوە من پێتەڵم هیچ یاسایەک نەوە لە وڵاتی ئێمە تا ئێستا بۆ ڕۆژنامەنووس بکرێت کرابێت بەڵێ ئەو ئامارەی کە لە سنتەری میترۆ تۆمارەکرێت لە راپۆرتی ساڵانەیە ئەخرێتە ڕوو بە دڵنیاییەوە بە کۆنتاکتی شخصی سنتەری میترۆیە لەگەڵ ڕۆژنامەنووسان کە ئاگدارەکرێنەوە ئەو پێشێلکاریانە چین و تۆماریەکە واتە ئەمە داتایەکە ئێمە بڵاویەکەینەوە ڕسمیەی سنتەری میترۆ بەڵام ئەشکرێت کۆمەڵی پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان بکرێ و تۆمار نەکرابن واتە ئێمە کە بۆ ئەم ساڵ 431 پێشێلکاریمان هەیە کە خۆی لە 11 جۆر پێشێلکاریە بینێتەوە مەرجنی هەمووی تۆمار کرابێ ئەوە تۆمار کراوە کە بەدەست ئێمە گەشتووە و ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەڵام ڕێژەکە زۆر بەرز بۆتەوە لە چاو ساڵی ڕابردووە تەنانەت یعنی ئەو نوعی پێشێلکارانی کە کراون بۆ نمونە 68 پێشێلکاری کراوە فەرمانی دەستگیرکردن بەبێ بڕیاری دادوەر کە ئەمە بۆ خۆی بەڕاستی جێگەی ئەوەیە تێڕامان و پێویستە پرسیاری لەسەر پێبەتی لەلایەن ئەو کەسانی کە بانگەشەی ئازادی ڕۆژنامەگەریەکەن لە هەرێمی کوردستان یەکەم شت کە ئەبێت بکرێت ئەو یاسانەیە کە هەمانە یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 و هەروە یاسای مافی دەستگەشتن بە زانیاری پێویستە لە واقعا جێبەجێ بکرێن ئەم یاسایانە تەنها کۆمەڵە پیتن لەسەر لاپەڕە بۆیە پێویستە جێبەجێ بکرێن و یەکێکتر لەو ڕێگریانە کە لە بەردەم ڕۆژنامەنووسایە و ناتوان کارەکانیان بەباشی بکەن ئەوەیە کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە مامەڵەیان لەگەڵەکرێت و لێپێچینەوەیان لەگەڵەکرێت لە کاتێکە بێت یاسا سەروەر بێت و لە ڕێگەی یاساوە تعاملیان لەگەڵ بکرێت.